سڵاتان لێبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ نوێترین هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر خەرجکردنی موچەی مانگی حەوتدا. کورسان نیوز ناوەڕۆکی ڕێکەوتنە سێ قۆڵیەکە ئاشکرا ئەکات. پێتانەڵێم نەوتی هەرێم چۆن ڕادەست دەکرێت و ڕێکەوتنەکەش تا چ کاتێکە بێت. نرخی زێڕ و زیو لە بەرزبوونەوە بەردەوامن. ئۆنسەیەک زێڕ نزیکە لە 3800 دۆلار. بازاڕەکان لە چاوەڕوانی لێدوانی جیرۆم پاوەڵن. لە هەولێر پێشانگەی نێودەوڵەتی کەرەستەی بیناسازی بەڕێواچێت 400 کۆمپانیا لە 20 وڵاتەوە بەشداریان تێدا کردووە. سەرڕای فراوانی ئاو هەتا ئێستا هیچ بەنداوێک لە سۆران دروست نەکراوە. هاوڵاتیانی ناوچەکە بۆ کشت و کاڵ بەخێوکردنی ئاژەڵ و ماسی ڕوبەڕووی ئاستەنگە بنەوە. دووبارە سڵاوتان لێبێ. کورسان نیوز زانیویەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری خەرجکردنی موچەی مانگی حەوتی موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەرکردووە. ئەو لە کاتێکایە کە پرسەکانی پەیوەست بە نەوت و داهاتی نانەوتی و موچەی هەرێم خرانە نێو کارنامەی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانەوە. بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ لە لێدوانێکە بۆ ئاژانسی هەواڵی عێراقی ئەڵێت نزیکین لە گەیشتنە ڕێکەوتن بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێبەندەری جەیهان و ئەشڵێت لەسەر شێوازی هەناردەکردنەکەی ڕێکەوتوین. عەلی نزار وتیشی کۆمپانیا نەوتیەکان داوا ئەکەن دڵنیاییان پێ بدرێت کە لە دوای دەستپێکردنەوەی هەناردەکردن شایستەداراییەکانی ڕابردوویان پێ بدرێت ئەوانەی داهاتووشیان مسۆگەر بکرێت. کۆمپانیای سۆمۆش کاری لەسەر ئەو بابەتە کردووە. بەم نزیکانە حکوومەتی عێراق دوای ئیمزاکردن لەسەر ڕێکەوتنە ڕەسمیەکە کار لەسەر پێدانی دڵنیایی بە کۆمپانیاکانەکات. ئەمڕۆ کۆمپانیای DNOی نەرویجیش ڕایگەیاندووە پێشوازی لا ڕێکەوتنە سێ قۆڵیەکەی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتیەکانەکات، بەڵام پێویستە دڵنیاییان پێ بدرێت لە وەرگرتنی شایستە داراییەکانیان. لەگەڵ ئەوەیە DNO پلانی خۆی بۆ ئەنجامدانی وەبەرهێنانی نوێ لە کێڵگەی تاوکێ ئاشکرا کرد کە بەپێی پلانەکەیان 8 بیری نوێ لێن تا ئەوەی بەرهەمهێنانی گشتی بگەێنە 100,000 بەرمیل لە ڕۆژێکە. بالێرە باسێکی ڕێکەوتنە سێقۆڵیەکەتان بۆ بکەم بە وردەکاری بزانێکین ڕێکەوتنەکە بریتیە لە چی و چۆن بوو کە ئەمڕۆ بڕیادرا موچەی مانگی حەوتیش خەرج بکرێ. ئەم چەند خاڵە زۆر گرنگە لە ڕێکەوتنەکەیە لە ڕەشنووسی ڕێکەوتنەکە. یەکەمەوەی کە ڕێکەوتنەکە هەتا پەسەندکردنی بودجەی داهاتوو ئەبێ، واتە بودجەی داهاتوو ساڵی 2026 پەسەند بکرێ. ئەم ڕێکەوتنە هەتا ئەو کاتە بەردەوامە بێت، ساڵی 2027 پەسەند بکرێ هەتا ئەو کاتە بەردەوامە بێت. جا خاڵی ئەرێنی ئەمە ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر بیان نووسیا ڕێکەوتنەکە هەتاوەکو کۆتایی ئەم بودجێ ئەبێ ئەوە مشکلە بوو لە بەرەوەی کە دیسانەوە لە کۆتایی ئەم ساڵە کێشەکان سەر لە نوێ دەستی پێ کردەوە دانوستان و وەرە و بڕۆی هەرێم و بەغا و گەیشتنە ڕێکەوتنی نوێ. بەڵام ئەمە جێ دڵخۆشیە تا ڕادەیەک کە تاوکو پەسەندکردنی ینی بودجەی داهاتوو ئەم ڕێکەوتنە بەردەوام ئەبێت. دواتر بابەتەکەی ترەوەیە کە سۆمۆ سەرپەرشتی پرۆسەکە ئەکا ئەمە ڕوونە نەوتەکەی هەرێمی کوردستان ڕادستی سۆمۆ ئەکرێت، بەڵام کۆمپانیای نەوتی باکوور نەوتی هەرێمی کوردستان وەرئەگرێ. ئەم کۆمپانیا ینی ئەم کۆمپانیایە هەر ئێستا لە فیشخاپور لە سنووری زاخۆ ئامادەیە کە نەوتی هەرێمی کوردستانی ڕادەست بکرێت. ئەمە گروپێک یا لیژنەیەکی 12 کەسی دوو بەشین کە لەوێ نەوتەکەی هەرێمی کوردستان وەرئەگرن بە شێوەی ڕۆژانە و مانگانە ئەیپێون و ڕادەستی سۆمۆی ئەکەنواتە ئەم گروپە ئەم 12 کەسە دوو بەشی کۆمپانیای نەوتی باکوور لە وێستگەی KMS لە زاخۆ
دواتر خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە شایستەداراییەکانی کۆمپانیاکانی نەوت ئەدرێت واتە لە ڕێکەوتنەکەیە باس لەوە کراوەکە شایستەداراییەکانی کۆمپانیاکان لە کاتی دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەدرێت بەڵام ئەو 16 دلارە کە بۆیان ڕەچاو کراوە بۆیان دیاری کراوە بە شێوەی نەوت بە بڕێک نەوت پێیانەدرێت بەڵام هەر لە درێژەی ئەم باسەیە باسیەوەشتان بۆ بکەم کە ئەمڕۆکە قسەیەک هەبوو دەربارەی ئەوەی کە ڕاستە ڕێکەوتنەکە کراوە دوای ڕێکەوتنەکەم حەمەشی ئاسوودانی وتویەتی کە دڵخۆشی نەمانە هەمووی زانیاری کورسات نیوزن و توێتی ڕەزامەندە لەسەر ئەم ڕێکەوتنە و جێ ڕەزامەندیە لە لای و پێی وایە لە ساڵی 2023 کە هەناردەکردنەوەی نوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە ئەمە یەکەم جارە لەم ئاستەیە بارودۆخی لێکتێگەیشتنەکان لە نێوان هەرێم و بەغایە باش بێت شتێکی تریش بابەتێکی تریش کە هەیە ئەڵێن تەنها یەک کۆمپانیا لە دانوستانەکانە بەشداری نەکردووە ئەڵێن نەوت ڕادەست ناکەم ناوی نەهاتووە کە ئەو کۆمپانیای بە دیاریکراوی ینی کوێیە هەندێک ڕاوبۆچوون هەیە ئەڵێن لەوانەیە کۆمپانیای DNO نەرویجی بێ تەنها ئەوەندە دیاریکراوەڵێن ئەو کۆمپانیای بڕی بەرهەمهێنانەکەی 60 بۆ 65 هزار بەرمیلە و وەکو ڕێکاریش ئەوە خراوەتە بەردەست کە ئەگەر بێت و ئەو کۆمپانیایە بەشداری نەکات لە ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمۆ ئەو بڕا لە هەرێمی کوردستان بۆ پێداویستی ناوخۆ بەکارێنن لە بەرەوەی کۆزانین لە ڕێکەوتنەکانە دیاری کراوە کە ئەبێت لەو بڕەنەوتەی کە هەرێمی کوردستان بەرهەمی ئەهێنێت 50 هزار بەرمیلی بۆ بەکارهێنانی ناوخۆ دابین بکرێت و ئەوی تری ڕادستی سۆمە بکرێەوە ئەم کۆمپانیا کە ناڕازیە لە ڕادستکردنی نەوتەکەی ڕەنگە نەوتەکەی بۆ ئەمە بەستا بەکار بهێنرێت. دواتر یان یەگەر بمانەوەی لەم بابەتە دوور بکەوینەوە ئەچینە لای بەهای دراوەکان لە بەرەوەی کە زێڕیش ئەمڕۆکە سەردێڕی زۆربەی هەواڵەکانە بەهای دینار ئەگەر بمێ بە دراوەکان بە درایۆ نیشتیمانیەکان دەست پێ بکەم بەرامبەر بە دۆلار لە مامەڵەکانی ڕۆژی سێشەممەیە بەرزبوونەوەی تۆمار کردووە گەیشتووەتە خوار ئاستی 141,000 دینار نرخی زێڕ و زیویش وەکوتم بەردەوامن لە بەرزبوونەوە زێڕ دیسانەوە لە دوای یەک ئاستی پێوانەی تۆمارەکان نرخی نەوتیش لە سەدا یەک بەرزبوونەوەی تۆمار کردووە. دواتر بە ئینفۆگرافیکێک بە وردەکاری هەم باسی نرخەکان تان بۆکەم بەهای دراوەکان تان بۆ باسەکەم و باسی هۆکارەکانیشتان بۆکەم کە بزانێکین زێڕ بۆچی گەیشتوتە ئەم ئاستەی ئێستا کە بەردەوام لە بەرزبوونەوەی وا دیارە هیچ ڕێڕەوێک ینی هیچ بەرچاوڕوونیەک نییە بۆ دابەزینی نرخەکەی. با لێرە بە وردەکاری باسێکی بەهای دراوەکان بکەین باسی هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی زێڕشتان بۆکەم بە وردەکاری و بزانێکین بۆچی ئاوای بەسەر هاتووە لە بازاڕە جیهانیەکان سەبارەت بە نرخی دراوەکان 100 دلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 141,250 دینار ئەمڕۆ مامەڵی پێوەکرا بەهای دینار هەندێک بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کرد 100 پاون بە 189,000 دینار بوو 100 یۆرۆ بە 164,500 دینار مامەڵی پێوەکرا 100 دلار ینی تمەنیش هەندێک بەرزبوونەوەی تۆمار کرد بەراورد بە ڕۆژانی ڕابردوو بە 2,360,000 تمەن بوو وا تا 100 دلار و 1 ملیۆن لیرەی سووریش لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 126,000 دینار مامەڵی پێوەکرا 100 لیرەی تورکیش بە 3,410 دینار بوو ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و لە کاتی داخستنی بازاڕەکان با بچینە
لای وردەکاریەکانی تر دوای ئەمە باسێکی نەوتەکەین و دواتریژە چینە لای نرخی زێر. سەبارەت بە نەوت لە سەدا یەک بەرزبوونەوەی تۆمار کردووە، نەوت بەرزبوونە و دابەزینەکەی ناسەقامگیریەکەی هەندێک نەرمترە بەراورد بە زێر لەم ماوەیە. بەڕاستی ناوە بەناوە ئەتوانین بڵێن ڕۆژانە هاوڵاتیان و بەرهێنەران و بازرگانانی شۆک ئەکات. یەک بەرمیل نەوتی خاوی برنت لە بازاڕەکانی جیهان ئەمڕۆ بە 67 دلار و 90 سنت بوو، نەوتی تەکساس بە 63 دلار و 5 سنت مامەڵی پێوەکراوە، گازی سروشتیش بە 2 دلار و 79 سنت مامەڵی پێوەکرا. لە دوایم پاکێجە با بچینە لای زێر هەندێک وردەکاری دەربارەی زێر ئەم کانزاگران بەهایە وەربگرین کە وەکوتم ناوە بەناوە ڕۆژانە هاوڵاتیان و بازرگانانی شۆکەکات. یەک ئۆنسە زێر لە بازاڕەکانی جیهان بۆ 3783 دلار بەرز بۆتەوە. زێر ئەم ڕۆژ دیسانەوە ئاستی پێوانەی تۆمار کردووە کە 1 کیلۆگرامیش پێ بەپێی ئۆنسەکە بەرزبوونەوەی تۆمار کردووە بە 121661 دلار ئەمڕۆ لە بازاڕەکان مامەڵی پێوەکرا. 1 لیرەی زێر بە 802 دلارە، بەرزبوونەوەیەکی یەکجار زۆرەکە بەخۆیەوە بینیوە و زێڕی ئایارە 21ش بە 761 هزار دینار ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مامەڵی پێوەکراوە. یەک ئۆنسە زیویش بۆ 44 دلار و 45 سنت بەرز بووەتەوە. جاگەر دواتر باسی پێشبینیەکانتان بۆ بکەم هاوکات لەگەڵەوە باسی هۆکارەکانی بەرزبوونەوەی زێڕش ئەەکەم. لوتکەی نوێ وەکو باسم کرد تۆماری کردووە کە 3791 دلارن لوتکە نوێیەکە، زیاتر لە 10 جار تەنها ئەم ساڵ زێر ئاستی پێوانەی و لوتکەی نوێی تۆمار کردووە. هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی زێر زۆرن، بۆ نمونە یەک لەو هۆکارانە ئەوەیە کە ناسەقامگیری ژیۆپۆلەتیکی و ناوچەیی هەیە. هۆکارێکی ترەوەیە بانکە ناوەندیەکانی جیهان بۆ کڕینی ڕویان کردوتە کڕینی زێر، ئەوەش بۆ ئەوەیە کە یەدەگەکەیان فرەچەشن بکەن لە بەرەوەی کە لە بارودۆخی ناسەقامگیری ئابووریا لە بارودۆخی نادڵنیایی ئابووریا زێر یەدەگێکی باش و بەرهێنانێکی باشە. دابەزینی بەهای دلار هۆکارێکی ترە، هەرچی بەهای دلار داببەزێت کڕینی زێر بۆ ئەو کەسانە کە زێڕەکە بە دراوێکی تر جگە لە دۆلار ئەکڕن باشترە و بە نرخێکی باشتر ئەکەوێ بۆیان. و هۆکارێکی تریش ئەوەیە کە هەرچی دۆلار بەهاکەی داببەزێت زێر پێگەکەی قایمترە بێ وەکو و بەرهێنانێکی دڵنیا لەسەر ئاستی جیهان. هۆکارێکی تریش ئەو پێشبینیایە نییە کە دامەزراوە گەورەکانی جیهان بۆ زێڕیکەن، هەرچی دامەزراوە گەورەکان لەسەر ئاستی جیهان پێشبینی زیاتر بکەن بۆ بەرزبوونەوەی نرخی زێر، هاوڵاتیەکی زیاتر و بەرهێنەرێکی زیاتر ڕوەکاتە کڕینی زێر بۆ ئەوەی کە بتوانێت لە داهاتووە قازانجی زیاتر بکە لەم بابەتەیە. با زانیاری زیاتر وەربگرین هەر دەربارەی زێر و پێشبینیەکانی بۆ داهاتوو. سەرەتای ساڵی 2025 سەرەتای ئەم ساڵواتە هەمووی 9 مانگی بەسەرا ڕۆشتووە کە یەک ئۆنسەی بە 2625 دلار بوو، لە ئێستاە بە 3783 دلارە. بۆ زێر بەردەوامە بێ بڵین تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە، تا کاتی ئامادەکردنی ئەم ئینفۆگرافیکە لەبەرەوەی کە بە چرکە و بە سات نرخی زێر گۆڕانکاری بەسەرادێت لە 9 مانگە 144 نرخی زێر بەرز بووەتەوە. ینی لە 9 مانگە نزیکەی نیوە نرخەکەی بەرز بووەتەوە، ئەوانەی کەەوە بەرهێنانیان تیا کردووە قازانجێکی یەکجار زۆریان کردووە تا ئێستا و لە مانگی 8 بۆ مانگی 9 بە ڕێژەی لە 14 بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. مسقالێک زێڕی ئایارە 21 ژەگەر باسی ئەم جۆرەی بکەین کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان خواستی زۆری لەسرە لە کاتی هاوسەرگیری و تەنانەت بۆ جوانکاریش لە سەرەتای ساڵی 2025 بە 565 هزار دینار بووە کە لە ئێستا بە 761 هزار دینارە. هەر ئاوا توانینەوە گۆڕانکاریە گەورەیە ببینین کە 196 هزار دینار لە ماوەی ئەم 9 مانگەیە نرخی ئایارە 21 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بووەتەوە. یەدەگی بانکە ناوەندیەکان کەوتم یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکانی بەرزبوونەوەی نرخی زێر بۆ 36 هزار تۆن بەرز بۆتەوە لە 3 ساڵی ڕابردووە ساڵانە 1000 تۆن یەدەگەکەیان زیادی کردووە. لەبەرەوەی کە بەردەوام زێر لە بەرزبوونەوەیە ئەوانش کە ئەیانەوێ یەدەگەکەیان فرەچەشم بکەن ڕوو لە زێر ئەکەن، زیاتر ڕوو لە کڕینی زێر ئەکەن. پێشبینیەکانیش بۆ ساڵی 2026 دیسان ئەمەش هۆکارێکی بەرزبوونەوەیە، ئەوەیە کە یەکەم دۆیچە بانکە ئەڵێ بۆ 4000 دلار یەک ئۆنسا تاوەکو نیوەی 2026 یا کۆتایی 2026 بەرز ئەبێتەوە. گۆڵدمان ساکس ئەڵێ بۆ 4500 دلار، هەرچەند گۆڵدمان ساکس ئەڵێت و بەرهێنان لە قەواڵە داراییەکانی ئەمریکا بەردەوام خەریکەدا ئەبەزێت ئەگەر لە 100 و بەرهێنان لە قەواڵە داراییەکانی ئەمریکا داببەزێت
نرخی ئۆنسەیەک زەر تا کۆتایی 2026 ئەگاتە $5,000. جی پی مۆرگانیش پێشبینی کردووە تا لە 2026 بە هەرحاڵ لە نیوەی 2026 یا کۆتایی ئەو ساڵە نرخی ئۆنسەیەک زەر بۆ $4,500 بەرز بوونەوە تۆمارکامە. زانیاریەکانمان بوو دەربارەی زێڕ، بەڵام باسی یەدەگی بانکە ناوەندیەکانیشم بۆ کردن ئالێریا ئەم زانیاریە زۆر گرنگە. ساڵی 2016 ئەتوانین ببینین بە درێژایی ساڵەکان هەتاوەکو ساڵی 2025. ئەگەر سەرنج بین ئەو بەشەکە ڕەنگێکی سووری هەیە، ئەو زێڕەیە کە بۆ جوانکاری بەکاردێت، ڕەنگە پەمەیەکە بڵین بۆوە بەرهێنان بە شێوەی بۆ نمونە قاڵب ئەکردێ، ئەو زێڕەکە زەرەر ناکات زۆر. و هەروەها یەدەگی بانکە ناوەندیەکان سەوزەکەی و ئەوی تریش کە بۆ پیشەسازی بەکاردەشینەکەی. دیارە بۆ پیشەسازی گۆڕانکارێکی ئەوتۆی بەسەران هاتۆ، بەڵام ئەوەی کە بۆ بانکە ناوەندیەکانە بەردەوام بەرز بۆتەوە کە وەکوتم هۆکارێکی گرنگی بەرزبوونەوەی نرخی زێڕە. ئێستا ئەمانوێ بچین بینەری وتاری دۆناڵد ترامپین لە کۆنگرەی نەتەوە یەکگرتوەکان بە ڕاستەخۆ ببینە دواتر دێنە لای هەواڵابووریەکانمە. کەی ناتۆدا و هەموو ئەندامانی ناتۆ پابندی خۆیان ڕاگەیاندە بۆ زیادکردنی خەرجیەکانی بەرگریکردن بۆ لە سەدا 5 کۆی گشتی بەرهەمینە خۆیان هۆژوا دەکات و پەیمانەتەکەمان بەهێزتر و گەورەتر بێت. زۆر زیاتر لە جارن لە مانگی مەیدا سەفەرم کرد و بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست بۆ بەرەو پێشبردنی پەیوەندی و دۆستایەتیمان لە نێوانیاندا بۆ درێژەدان بەکاری هاوبەشیمان لەگەڵ قەتار و ئیمارات و سعودیە و چەند وڵاتێکی تر. پێم وابێ پەیوەندیەکانمان زۆر بەهێزتر و نزیکترە لە چاو جاراندا. ئیدارەکەی من ڕێککەوتنامەیەکی بازرگانی مێژووی لەگەڵ شانشینی یەکگرتووی بەریتانیا، ژاپۆن، باشووری کۆریا، فلیپین، ئەندونوسیا، مالیزیا و چەندین وڵاتی تردا واژۆ کردە. هەروەکو ماوەی ڕابردووی یاخود حەومان پێش ئێستا کارێکی نەکردەمان کردیان ئەو کارە ناکرێت. تۆ هەرگیز ناتوانانی ئەو کارە بکەیت. کارێکی وان نەکردەیە. هەندێک دایانوسی ساڵ یاخۆ 31 ساڵی پێچووە یاخۆ 36 ساڵی پێویستە، هەندێک 28 ساڵ. بەڵام من حەوت خراپترین شتم کۆتایی پێێنا. لە هەموو حاڵەتەکاندا هەزاران کەس گیانیان لە دەستدا و کوژراوە. بۆ نمونە لە کۆمبۆدیا، تایلاند، کۆسۆڤۆ، سربیا، کۆنگۆ، هەروەها ڕواندا کە توندوتیژیەکی یەجگار دڕندانە لە ئارەدا بوو. پاکستان و هندستان، ئیسرائیل و ئێران، میسر و ئەسیوپیا، هەروەها ئەرمینیا و ئەزەربایجان. هەموو ئەو شوێنانە لە خۆ دەگرێت. هیچ سەرۆکێک یا سەرۆک وەزیرانێک لە هەر وڵاتێک بێ نەیتوانی و هیچ شتێکی ئاوەها بکات وەکو من. تەنیا لە ماوەی 7 مانگدا هەرگیز شتی وا ڕووی نەداوە لە ڕابردوودا، هەرگیز، بۆی کە ڕاستگۆ بین. زۆر خراپ بوو کە ناچار بم ئەو شتانە بکەم لە جیاتی نەتەوەی گرتوەکان کە دەبوو نەتەوەی گرتوەکان بیکاتە. لە هەموو حاڵەتانشدا نەتەوەی گرتوەکان تەنانەت هەوڵیشی نەدا یارمەتیان بدات لە هیچ حاڵەتێکیاندا. من کۆتاییم بە حەوت جەنگ هێنا کە لە نێوان ئەو وڵاتانەدا بوو کە ئەمانە بە هیچ شێوەیەک یارمەتیان پێشکەش نەکرا بوو لە نایەنەتەوەی گرتوەکانەوە بۆی کە بگەن بە ڕێککەوتن نامەیەەکە. بەڵام ئەوەی کە من بەدەستەمێنا لە نەتەوەی کتەکە بریتی بوو لە ئاڵۆزکردنی ڕەوشەکە لە جیاتی ئەوەی کۆتایی پێبێنم. خانمی یەکەم کە ڕوخسارێکی زۆر باشیە و هەردووکمان ڕوخسارێکی باشمان هەیە و لە شولارێکی زۆر جوانمان هەیە. پاشان دوای ئەوە تەلەپڕاتەرەکە هاو کە کاری نەکرد. ئەمانە ئەو دوشتن کە لە تەوێگرتوەکانە بەدەستێنەدە ئاڵۆزکردن و وەروە تەلەپڕاپتەر. زۆر سپاسانەکەم. هەر بەو بۆ نێشەوە ئێستا کار دەکات کارایە. من دەبێت بەو شێوە یا بە شێوەک لە شێوەکانە جامیدەم. سپاسانەکەم. بیرم لێ نەکردەوە لە کاتی خۆیدا چونکە من زۆر سەرقاڵ بووم بە ڕزگارکردنی ژیانی ملیۆنان کەسەوە بۆ ئەوەی کە بتوانین کۆتایی بەو جەنگانە بن. دواتە دەرکەم بەوە کردکەنەتەوەی گرتووەکان لەوێ نەبوو بۆ یارمەتیدانی ئێمە. دواتر بۆم دەرکەوت کە دانوستانەکان کارێکی ئاسان نییە حاڵەتەکەش بەوەی شێوێ بە ئامانجی نەتەوەی گرتووەکان چییە؟ ئەوەیە ئامانجەکەوێت کە توانەکانی خۆی بخاتە گەڕ. چونکە
توانایەکی ئێجگار زۆری بەڵام بە هیچ شێوەیەک ئەو توانایانەی خۆی ناخاتە گەڕ بۆ نزیک بوونەوە لەو کێشانە یاخۆ لەو جەنگانە و ئەوەی بینیمان وتاری دۆناڵد ترامپ و لە کۆبوونەوەی کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکانەکو هەمیشە بایدنی بێبەش نەکرد لەسەر کۆنەکردن وتی کارەساتێکی ئابووری بۆ بەجێهێشتون و باسەوەی کروتی کابینەکەی من سەردەمی زێڕینە لە ڕووی ئابووری و لە ڕووی پەیوەندیەکانیشەوە بۆ ئەمریکا ببزین تا کۆتایی کابینەکەی ئەم وتەیە ڕاست دەرەچەیاننا لە پارێزگای هەولێر نرخی مریشک دابەزینی بەخۆیەوە بینیوە ئەوەش نیگەرانی لای خاوەن کێڵگە پەلەوەریەکان دروست کردووە نرخی کیلۆیەک مریشک لە 3200 دینارەوە بۆ خوار 3000 دینار دابەزیوە هۆکارەکەشی بۆ زۆری بڕی بەرهەمهێنان و نەناردنی بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق گەڕێتەوە. باباسێکی عێراق و هەرێمی کوردستان بکەین بابزانێکین لە ڕۆی مریشکەوە بارودۆخی لە ڕووی بەرهەمهێنانی مریشکەوە بارودۆخیان چۆنە دواتر ئەچینە لای پەیامنەرمان و قسەی زیاترەکەین لەسەر هەرزانبوونی نرخەکەی کۆی ئەو پرۆژانە پرۆژەی مریشکە لە هەرێمی کوردستان هەن 2000 پرۆژەن کە 850یان تەنها 850یان لە سلێمانین بەرهەمەکانیشیان ئەگەر بمانەوێ بە شێوەی ساڵانە باسی بکەین 250,000 تۆنە کە پێویستی ناوخۆ 147,000 تۆن و هەناردەکەشی 103,000 تۆنە ئەمە مریشکی هەرێمی کوردستان بەرهەمی مریشکیش لە عێراق ساڵی 2023 729,000 تۆن بووە ساڵی 2024 بۆ 875,000 تۆن بەرز بۆتەوە بەڵام دیسانەوە ئەوەی کە لە عێراق هەیە خواستی ناوخۆ پڕ ناکاتەوە بۆیە هەرێمی کوردستان ئەتوانێت هەلە بۆ خۆی بقۆزێتەوە بەرهەمهێنانی مریشک لە عێراق ساڵی 2020 231,000 تۆن بووە ساڵی 2021 245,000 تۆن بۆ 2022 بۆ 250,000 تۆن بەرز بۆتەوە ساڵی 2024 دابەزینێکی زۆری تۆمار کردووە بۆ 200,000 تۆن لە 120 دابەزیەوە کەوتمە مەهەلێکی باشە بۆ بەرهەمهێنەرانی هەرێمی کوردستان و ئەتوانن سوود لەم بارودۆخە ببینن بڵین عێراق مریشکیش هاوردە ئاکات کە هاوردەکەی بەردەوام بەرزی و نزمی بەخۆیەوە بینیوە 2020 468,000 تۆنی هاوردە کردووە 2021 دابەزیەوە بۆ 388,000 تۆن دیسانەوە بەرزبوونەوەی تۆمار کردووە تاوکو 2024 کە 600,000 تۆن بەرزبوونەوەی تۆمار کردو لە بەرەوەی کە لەگەڵ دابەزینی بەرهەمهێنانەکەی داتا هەیە کە خواست و خواردنی مریشکیش لەسەر ئاستی عێراق بەرزبوونەوەی تۆمار کردووە ئەگەر زانیاری زیاترمان هەبێت ئەمە کۆتا زانیاریەکانمانە لەسەر ئەم ئینفۆگرافیکە بەڵام ئەچینە لای پەیامنێرمان قارەمان جەوهەر لای ئەو زانیاری زیاتر وەرەگرین بزانین بۆچی نرخی مریشک دابەزیوە قارەمان سڵاوت لەبێت چ زانیاریەکت لایە و نرخی مریشک بۆچی دابەزیوە و بۆچی ناتوانین سوود لە بازاڕەکانی عێراق ببینین بۆ هەناردەکردن. زریان ئەوکاتت باش نرخی مریشک ساڵانە چەند جارێک دابەزینی بەرچاو بەخۆوە دەبینێتن لەگەڵ ئەوەش بەرزبوونەوە بەخۆوە دەبینێتن یان یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە زۆری بەرهەمهێنان یاخود ئەوەی کە بەرهەم دەهێنرێتن زۆر زیاترە لە خواستی هاوڵاتیان لەگەڵ ئەوەشکە ئەو بارودۆخی کە لە عێراقەیە یاخود ئەو کارە ئاسانیانەی کە بۆ جەڵگەکانی پەلەوەەر دەکرێت لە هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵێک کە ئەمانە هۆکارم بۆەوەی کەەوە نرخەکان گۆڕاکاریان بەسەردادێ من میوانێکم هەیە من سید مراد بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر گفتوگۆ دەکەن سەبارەت بە هۆکاری داوازینی نرخی مریشک کاکێم نکاتت باشەوە وەکو بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەولێر لە ڕێگەی پلانەکانتانەوەنی ساڵانە دەبینین نرخەکان بەرز و نسبی بەخۆیانە دەبینین ینی ئەم ساڵ یاخود لە ئێستا دەکە قسە دەکەن نرخەکەی بە شێوەیەکی بەرساو داوازیەوە هۆکارەکان بەچی دەگەڕێنەوەیەوە بەڵێ سپاس بۆم دەرفەتە نکۆڵی لەوەی ناکرێت کەەوە ژمارەیەکی یەکزار زۆر پرۆژێ بەرهەمهێنانی پەلەوەری لە سنووری پارێزگای هەولێر هەیە نزیک بە 570 پرۆژەمان هەیە وزەی ئەو پرۆژانە بەرهەمی ئەو پرۆژانە زۆر لە پێداویستی ناوخۆمان زیاترە کاتێک ئەو پرۆژانە بە تێکرا ئیش دەکەن زۆر جار بەرهەمەکانیان دەکەوێتە ناو بازار خواست
کەمترە لەو بەرهەمەکان زیاترن کاریگەری لەسەر نرخی بازار دەبێت و بەشی زۆری ئەو بەرهەمانەش بە ئامانجی شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتتی عراقی و دەرەوەی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن زۆر جار ڕێگریەکانیش دەبتەمایی ئەوەی کەوا پنگ بخواتەوە لە هەرێمی کوردستان بێتەمایی دابەزینەرە بەڵام ئەوەی تێبینیمان کردو بە دوواداچوونمان لەسەرەوە کردووەکەوە ژمارەی زۆر لە پرۆژەکان بەرهەمەکانیان گەشتوتە بەر قۆناغی فرۆشتن و بە بازارکردن ئەوە بۆتە هۆکارێکەوە نرخەکەی دابەزێت بۆیە ئێمە تەواوی ئاسانکاری دەکەین وا دەکەینکەوە کار ئاسانیەکان بە دوواداچوونمانە سەرەوە ئاستەیەکەوە ڕێگریەکانی پێشیان کاتێک سەیتەرەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتتی عراقی بەداخۆ زۆر جار لەسەر بەرهەمی سامانی ئاژەڵی لەسەر بەرهەمی ڕۆژی باشترە بەڵام لەسەر بەرهەمی سامانی ئاژەڵی ماوە ڕێگری لێسەر هەڵدەدات ئەو ڕێگریان دەبتەمایی زیان بۆ خاوەن پرۆژەکانمان ئێمە پێداگری دەکەینکەوە ئەو ڕێگریانە نەمێنێت بۆی خاوەن پرۆژەکان بتوان بە ئاسوودەوی و بە ئاسانی بەرهەمەکانی خۆیان لە شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتتی عراقی بە بازار بکەن. وەکو بەڕێوەبەتی کوشتکاڵی هەولێرەوەی کە ئێستادا نرخەکان بەچەندە مریشک لەگەڵەوەش کە ئەنی بیر لەوە نەکراوەتەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق ڕەوانە بگرێتن ئێستا وەزارەتی کوشتکاڵ کۆمەڵک بەروبوومی هەیە بۆ وڵاتان ڕەوانە دەکات یعنی بیر لەو پلانەش کرایتەوە بۆ خستنە بازار یاخود دۆزینەوەی دەرفەتی بازار بۆ جوتیاران و خاوەن چەلگەکانی پەلەوەر. ئێمە دوو جۆرە هەناردەکردنەکمانەیە هەناردەکردنەکمان لە ناوخۆی عێراق واتە سەبەتەی شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتتی عراقی پڕ دەکەینەوە پاشەوەیکەوە پێداویستی ناوخۆمان پڕ دەکەین ئەو هەناردەکردنە بە بەردەوام هەبووە. ئیلاگەل لە قۆناغی پێشبوونەیەک جێژنەک ئێمە هەندێک زار ڕێگری لێ بکەین بۆ ئەوەی گرانی یاخود نرخەکان بەرزنەمنەوە سەر هاوڵاتیانی خومەندەنە بە بەردەوام ئێمە کار ئاسانیان بۆ دەکەین بۆی کاو بەرهەمەکانیان بنە دەرەوەی هەرێمی کوردستان بابەتی هەناردەکردنی دەرەوەی عێراق و بۆ بەرهەمەکانی تر وەکو پەتاتە و هەنار و زۆر بەرهەمی تر ئێمە هەمان بووە ڕاستی بە دوواداچول کراوە لە گەژووری بازرگانی هەولێریش بە سوپاسەوە لە هەوڵدابووینە لە پێشانگاکان و لە میتینگەکان پێداگریمان لەسەرەوە هەیەکەوە بەرهەمی پەلەوەریمان هێلکە مریشک زۆر لە پێداویستی ناوخۆمان زیاترە هەر بۆ بەرچاوڕوونی ئێمە بەرهەمی هێلکە 130 لە ناوخۆ بە بازار دەکرێت 170مان دەنێنە دەرەوەی هەرێمی کوردستان بەردەوام بیر لەوەی دەکرێتەوە لە وڵاتانی تریش هەناردە بکرێت بەڵام هەتا ئێستاکە چەند جار قۆناغێک چونێتە پێش لەگە وڵاتانی کەندا و بەڵام تا ئێستا بەو شێوازەی کە پەتاتەیان بەرهەمی تکەمان هەناردەکردووە بەرهەمی سامانی ئاژەڵی نەچوە بۆ دەرەوەی عراق بەڵام لە ناو خۆی عراق ڕێکارەکان بەردەوام بۆ هەناردەکردن ڕۆژانە ئێمە پشتگیری بە خاوەن چێلگەکان دەدەین بۆ ئەوەی کار ئاسانیان بۆ بکرێت ئێستاش نرخی بەرهەمی پەلەوەری لە ناو چێلگەکان بە نزیک بە 2150 تا 2250 دینارە بۆ هەر 1 کیلۆ ڕاستی ئەو بەرهەمە ڕەنگە ئەو نرخە بۆ ئەو بەرهەمە ڕەنگە لە خواستی خاوەن چێلگە نەبێت ئێمەش بە باشی دەزانین کە بەڵانسی بازار ڕابگیرێت چۆن پشتیوانی بەرهەمی ناوخۆ دەکەین ئەوەش پێمان خۆشە بەو نرخە بێت کە خاوەن چێلگە زەرر نەکات و بارگرانیش لەسەر هاوڵاتیانمان دروست نەبێت چونکە ئێمە ئارەزوو نەکەین کە ئەو نرخانە ئەو بەرهەمانە بە نرخەکی هەرزان بکەوێتە دەست هاوڵاتی دەبێتە مای بنبڕکردن و خاوەن چێلگەکان ئەگەر زەرمەند بن ناتوان زارچکە ئەو بەرهەمە ناوخۆی ئەو بەرهەمە ساغڵەمە و بەرهەمە بێگرفتە بەرهەم بێننەوە ئەو کات دەبێ پەنابەرینە بەرهەمی هاوردە بەرهەمی دەرەچیش خوا دەزانی لە کۆگاکان بە چەندین ماوە چەندین ساڵ ماوەتەوە لە ناو پلاستیک و لایلۆنی نوێ دەکەن و تاریخی نوێی لێدەن و پێمان دەفرۆشنەوە بۆ ئێمە پێداگرین لە ڕێی کەناڵە بەڕێزەکاتانەوە هاوڵاتیانی خۆمان ئاگادار بکەینەوە کەوا ئەو بەرهەمی ناوخۆ فەرامۆژ نەکەن ئێستا نرخەکەی گونجاوە دەتوانن دابینی بکەن بۆ ئەوەی خاوەن چێلگەکانی زەرر نەکات لە هەمان کاتیشدا بەرهەمی ناوخۆش بەرهەمەکە بەردەوام بێت. زۆر سپاس زیرانەوەی کە بەڕێوەبەری کوشتکاڵی هەولێر باسی کرد ڕێوشوێنەکانیان بەردەوامە سەبارەت بە خستنە ڕوو یاخود دۆزینەوەی بازار بۆ خاوەن چێلگەکانی پەلەوەر بەڵام ئەوەی کە هەیە وەک باسم کرد ینی ساڵانە چەند جارێک نرخی مریشک و پەلەوەر لە بازارەکان تابەزینی بەرچاو بەخۆیەوە دەبینێت لە هەندێک بۆنە و یادیش بە هەماشەوە نرخەکانیان بەرز دەبێتەوە. سپاس قارەمانجەوهەر هەر پەیامنێرمان لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت. تا ئێستا لە سنووری ئیدارەی سۆران کە ناوچەیەکی کوێستانی و شاخاویە و لە وەرزیزستانیشا بە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێ ئەبارێت بەنداوێک نییە بۆ گلدانەوەی ئاو بەپێی ئاماری لایەنە پەیوەندیدارەکان ساڵانە بە ڕێژەیەکی جیاواز لە ئاستی چەندان ملیار مەتر سێجا بەفر و باران ئەبارێت بەڵام ئەو ئاوی بەفر و بارانە بەهۆی نەبوونی بەندا و پۆندەوە بە هەدەراچێت. وەکو بەرەبەرتی گشتی بەندەوەکان زۆر شوونیان دیاری کردە
ئەمە کە لە 2023 بووینە بەرەبەرەتی ئەمە نووسرامان کرد بۆ بەرەبەرەتی گشتی و کتابچکرا و بەرەبەرەتی گشتی بەندەوەکان چەند شوینێکمان پێشنیار کرد لە سیرەکە لە چوومان لە مێرگە سوور بۆ ئەوەی لەوێ بەنداو دروست بکرێن ئەوانش وەکو گوتم ئەوانش زۆر شوینیان دەستیشان کردیە بۆ دروستکردنی بەنداو بەڵام دەبێت ئەوەش تێبینی بکەین مەسەن دەبێت چونکو بودجێکی زۆری پێویستە و دروستێنی ئەو بەندەوانە و زۆرش پێویستە ینی ڕاستی دەبێت ئەو بەندەوانە دروست بکرێت خاصەتەن لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئێستاش پلان هەیە بەرەبەر ینی بەنداوی دێرانە دروست بکرێتن ئەوە ئێستا لە ژێر دیڕاستەدا وەختی خۆش دیڕاستی کرابوو بەس ئەوە دیڕاستی نوێ دەکرێتەوە ئەو جا وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو ساڵا پلانمان هەیە کە 5 پوند دروست بکرێن لە قەزای سۆران و ڕەواندز و مێرگە سۆر ئەمانەوەی گفتوگوی زیاتر بکەین دەربارەی ئەم ئاستەنگا بۆچی سەرڕای ئەوەی کە سۆران ئاوێکی زۆر سەرچاوێکی ئاوی زۆری هەیە هەتا ئێستا جوتیاران بە دەست کەمبوونی ئاوە بۆ کشتتوکاڵ ئەناڵێن بۆ مەبەستەش کامران حسێن بەڕێوبەری کشتتوکاڵی ئیدارەی سۆران لەگەڵمان ئامادەیە سڵاوت لەبێ کا کامران بابم پرسیارە دەست پێ بکەم ئاستەنگەکانی جوتیاران چین و قەیرانی ئاو لە ئێستا لە سۆران لە چه ئاستێکایەوە جوتیاران ئەڵێن کێشەمان هەیە بۆ کشتتوکاڵ سڵاوتان دەبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتام پێشەوەی کا وەڵامی پرسیارەکەی جەنابتان بدەمەوە هەڵبەتە ئێمە بە شێوەیەکی گشتی ئاگاداری بابەتی کێشەکانی گۆڕانی کەشوهەوا و ئەو قەیرانەیە کە ئێستا سەرتاسەری جیهانی گرتوێتەوە هەڵبەتە ئێمەش لە هەرێمی کوردستان و لە ناویشیاندا لە ئیدارەی سەربەخۆی سۆران بێبەش نین لەو قەیرانانە ئەوەی کە ئیدارەی سەربەخۆی سۆران زیادکاتەوە ناوچەیەکی کوێستانی شاخاویە وەکو جەنابتان ئاماژەتان پێدا لەوانەیە کەمتر هەز بە قەیرانی کەم ئاوی بکرێت بەڵام ئەو قەیرانێک کە ئەم ساڵ لەوانەیە چەندین ساڵ تا ئێستا هاوشێوەی نەبووە بۆیە کاریگەری نێگەتیڤی لەسەر کار و چاڵاکیەکانی جوتیاران و بەرهەمی جوتیاران هەیە جگە لەو قەیرانانە زۆرجار ئەوەیە تەوژمێکی گۆڕانی کەشوهەوا کە ناوچەکە دەگرێتەوە ئەوەشیان هەڵبەتە سەرباری وشکە ساڵی ئەوەشیان بۆ نمونە ئەم ساڵەکە کە بەرهەمی جوتیارانمان و بەرهەمی باغداری لە ناوچەکەدا دەتوانین ئێمە خەمڵاندنمان بۆ کردبوو کە بەهۆی ئەو قەیرانەوە لەوانەیە 60 بۆ 70 بەڵام ئێستا گەیشتنەوە قەناعەتەی لە 80 بۆ 90 بەرهەمی جوتیارانمان لەو ناوچەکە لەدەستداوە هەڵبەتە بابەتی قەیرانی کەم ئاوی ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەستمان پێ کردووەوە ئاماژە باخچەکانی برای بەڕێزم کاک مەهەندیس تاڕێخ بدەم بوونی پۆند و بوونی بەنداو لە ناوچەکەدا ئەوێتە هۆی بژانەوەیەکی ئیکۆلۆژی و ئابووری و بە هەمان شێوە بۆ چاکردنی خاک و بۆ بەپیرکردنی خاک بۆ برای جوتیارەکانمان کاریگەری ڕاستە خۆی دەبێت لەسەر کا کامران با من پرسیارێکی تر لە ئێوە بکەم ئەمەی گۆڕانی کەشوهەواکە شتێکە کە بە تایبەتی لەم ناوچەیە کەس لێی دەرناچێت بەڵام وەیجی پرسیارە ئەوەیەکە هەرچەندەکە دابارینیش زۆر بێت دیسانەوە پێویستت بەوەیەکە مشورێک لە داهاتوو بخۆیت ئاو گل بیتەوە سۆران 5 قەزا و 13 ناحیە و زیاتر لە 1000 گوندی هەیە ئەوەی کە لە بۆزەی گەورە ینی باسی لێوە ئەکرێ باز لە 7 ملیار مەتر سێجا ئاوەکە لە سۆرانەوە ئەڕوادیانی بۆچی هەتاوەکو ئێستا لەو ناوچەیە تاکە یەک بەنداویش دروست نەکراوە بۆ ئەوەی کە ئێستا ئاو قەیرانە لەو ئاستەیە هەستی پێ نەکرێت کە 80 بۆ 190 لا بەرهەمی کشتتوکاڵی لە ناو بچێت بەڕێزان بە خۆتان دەزانم بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بەردەوام گۆڕانکاری بخۆ بینیوەوە هەموو ئاستەنگەکانی کە هاتوونەتە بەردەم حکوومەتە یەک لە دوای یەکەکانی یاخود کابینەکانی هەرێمی کوردستان کاریگەری کردوتە سەکار و چاڵاکیەکانمان ئەو ئاستەنگە سیاسیە ئەو ئابوووریانەی کە لە دەور و پشمە ڕۆیان داوا کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر هەرێمی کوردستان بووە
ئێمە دام بۆ ئەنێن کە پێویستە بە تۆکمەتێر بە شێوەیەکی استراتیزی تر و بە حساباتی مستەقبەلی لە پێناو ئەو کێشانەی کە ئێستا یەقەی ئێمەیان گرتووە لە کۆی زەوی لە گۆی زەوی و لە هەرێمەکەشمان پێویستە بە تۆکمەتر ئیش لەسەر ئەم بابەتە بکرێت. بەڵام ئەمە خاڵێکە کە بوو تا ئێستانە بووە ئەوەی ئیشارەتم بە بابەتی گۆڕانکاریە سیاسیەکاندا لە ناویشیاندا کاریگەریەکان لەسەر حکوومەتی هەرێم و ئەوەی تریشیان لەبەرەوە ناوچەکە بەخۆی پێویستی پێنەبووە، بەڵام نەبوونی ئیمکانیاتی مادی و ئەو بربەستانەی کە باسمان کرد ئەوانە هۆکار بووینە. هەڵبەتیشە ئێمە دەزانین ئەو لایەنە پۆزەتیفانەی کە لەبوونی دروستبوونی پۆند و بەنداوەکان چه کاریگەریەکی لەسەر گۆڕانی کەش و هەوای ناوچەکە دەبێت و لەسەر بژانەوەی ئابووری. باش باسیەوە تاکرانی من لە قسەکانی جەنابتان وا تێگەیشتم کە کێشەی بودجە بە دیاریکراوی هەبوو بۆ دروست نەکردنی بەنداو لە سۆران. بەڵام ئەگەر هەر ئەم ڕۆژ دەست بکرێت بە دروستکردنی ئەمە ئیتر ینی ڕێکارێکی درێژمەودایە کاتی زۆری پێویستە بۆ چارەسەری کێشەی جوتیاران. هیچ پلانێک هیچ ڕێکارێکی کورتمەودا لەبەر دەستە کە جارێکە ئۆکەی بەنداو دروست نەکراوە بەڵام با بەم ڕێکارە کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت. بەڵێ ئێمە لە ئیدارەی سەربەخۆ سۆران ژووری قەیرانەکانمان هەیە بۆ قەیرانە دەستکردەکان و بۆ قەیرانە سروشتیەکان. لە ناویشیاندا قەیرانە سروشتەکان قەیرانی بۆ نمونە وشکە ساڵیە یاخود بە پێچەوانەوە لافا و لێکەوتەکانی لافاوە. ئێمە هەوڵە دەین بەهۆی قەیرانی وشکە ساڵیەوە ئەو شوێنانەی کە پێویستیان بە فریاکەوتنی خێرا هەیە بۆ نمونە بە هەر شێوەیەک بێ بە سیستەمی ئاوگەیاندەم بە شێوەیەکی سیستەمێکی سادە ئاویان بگەین لە ڕووبارەکانەوە ئاو بەرز بکەینەوە بەهۆی غەتاس و بەهۆی تڕۆمپاکانەوە یاخود ئەو شوێنانەی کە ناتوانین بەو شێوە یارمەتیان دێت لەوانەیە بە تانکەری ئاو هاوکاریان بین. و خاڵی سێمینیش بۆ چارەسەری سەرەتایی ئەم بابەتە هەڵبەتەکە ئەوەشیان بە پلان و بە لێکۆڵینەوە و بە وردبینیەکی تەواوە کرێ بی لێدان بۆ برازوتیارەکانمان. بەڵام هەوڵە دەین لە چوارچەوەی یاسا و ڕێنماییەکان بۆ پاراستنی سامانی ئاوی ژێرزەوی کە ئەوەشیان دەبێ حساباتی خۆی لەگەڵ بکرێت و زۆر بە شێوازێکی زانستیانە مامەڵی لەگەڵ بکرێت. سپاس کامران حسێن بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی ئیدارەی سۆران کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادە بوون. بەڵام چەند ڕۆژێکە بە دیاریکراوی 2 ڕۆژەکە لە سلێمانی بە تایبەتی هەست بە ئەوە ئەکەین کە پاییز دەستی پێکردووە بۆیە ئیتر هاوڵاتیان بیر لە نەوتی سپیژەکەنەوە. پارێزگاری هەولێریش ئەڵێت ئامادەکاریان کردو بۆ دابشکردنی نەوتی سپی لە ماوەیەکی نزیکیشا دەست بە پرۆسەی دابشکردنی نەوتی سپی ئەکەن. وتیشی دابشکردنەکە بە هەمان بڕ و نرخی ساڵی ڕابردوو ئەبێت و لە سەرەتایە لە ناوچە شاخاویەکانەوە پرۆسەی دابشکردنی سوتەمەنی دەست پێکات دواتر ئەچنە دەوروبەری سنتەری شارەکان. وتیشی لە ئایندەیەکی نزیکە هەموو هاوڵاتیەک ئەبێت خاوەنی کارتێکی ئەلکترۆنی لە ڕێگەی بەنزینخانەکانەوە ئەبێتە خاوەنی کارتێکی ئەلکترۆنی بۆ ئەوەی کە لە ڕێگەی بەنزینخانەکانەوە بتوانن بە شەنەوت و بەنزین و غازەکانیان وەربگرن. وەکو پارێزگای هەولێر پرۆسەیەکی دیکەمانەیە کە دەبێتە کارتێکی ئەلکترۆنی لە بۆ هەموو بابەتەکانی سوتەمەنی غاز و وەرگرتنی نەوت و هەتا لە بۆ ئۆتۆمۆبیلیش لە ئایندەدا لە بۆ ئایندە وەکو کۆبۆنیش بەکاربێتن. ئێستا ئەو پرۆسەیەش لە پرۆسی تەندەرینە لەو ڕۆژانە تەواو دەبێ نازانم ئەو ساڵ پێڕادەگەین بەڵام هەر هاوڵاتیەک دەبێتە خاوەنی پسولەیە کارتێکی ئەلکترۆنی هەم لە بۆ غاز هەم لە بۆ بنزین هەم لە بۆ نەوت بەکاری دێنیتن. بەڵام پرۆسەکە وەکو باسم کرد لە تەندەرینە لەو چەند ڕۆژە تەواو دەبێت ئەگەر ئەو ساڵیش پێڕانەگەین بەڵام بەدڵنیاییەوە لە بۆ نەوت پێڕانەگەین ئەو بابەتە بە یەکزاری کۆتایی پێدێتن تاکو جۆد نامینێتن لە ڕێگای بەنزینخانەکانەوە لە ڕێگای هاوڵاتی بەو کارتەی غاز و نەوتی خۆی وەردەگری. پرۆسەی حازریەکانی دابشکردنی نەوت لە وەرزی زستاندا ئەو سا زووتر دەست پێ دەکات بە ڕێکارەکانی لە ناوچە شاخاییەکانەوە دەست پێ دەکات تا ناوەڕاست و شارە گەورەکان. هەر لە هەولێرە مێنمەوە لە بڕێکە لە هەولێر پێشانگای نێودەوڵەتی کەرەستەی بیناسازی بەڕێوە ئەچێت کە بە یەکێک لە پێشانگا گەورەکانی ئەو بوارەدا ئەنرێت. لە پێشانگاکەیە
لە 20 وڵاتەوە 400 کۆمپانیا بەشدارن و لە 348 ستاندا کۆمپانیاکان نمایشی بەرهەمەکانیانەکەن. لە پێشانگاکە بە تایبەت گرنگی بە بەرهەمهێنانی وزەی خاوێن دراوە و گۆشەیەکی فراوان و تایبەتی بۆ تەرخان کراوە. ئەم پێشانگایە 20 وڵات تێدا بەشدارن 400 کۆمپانیا 348 ستاند لێرە دانراوە بۆ کۆمپانیاکان تەبەن ئەوەی کە گرنگە لێرە بەشێکی زۆری ئەو کەرستەی بینەسازی لە کوردستان بەرهەم دەهێنرێ و بەشێکیشی لەگە وڵاتان بەشداریان کردووە. ئەوەی جێی خۆشحالیە ئێرە بەشداری وڵاتانی گەورەی پیشەسازی لە دنیا کە چەندین کۆمپانیا بە چەندین کەرستەی بیناسازی بەشداریان کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانایەکەوە پشتگیری پیشەسازی دەکات بۆ ئەوەی بتوانن کەرستە بینەسازیەکان لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێ. ئێستا الحەمدولله ئێمە لە زۆربەی ئەو کەرستە بینەسازیانەی کە لێرە عرض کراوە لە کوردستان بەرهەم دەهێنرێتون و ئەکتیفای ذاتیمان هەیە و دەنێرینە دەرەوەی کوردستان و عێراقش. ئەوەی جێی خۆشحالیە بەرهەممان لە کوردستان هەیە کە ئێستا لە ئەوروپا دەفرۆشرێتن کە بە کوالەتێکی زۆر بەرز ئینتاژ دەکرێت. ئەمە پێشکەوتنێکی زۆر گەورەیە بە بواری پیشەسازی لە هەرێمی کوردستان. ئەمەوێ لە شوێنی پێشانگاکەوە یەکێک لەو کۆمپانیانە وەربگرین کە بەشداریان کردو لە پێشانگاکە هەرچەندە پێشانگای بیانی وە لە دەرەوەی وڵاتەوە کۆمپانیایەکی زۆر بەشداریان کردو، بەڵام ئێمە کەسێکمان وەرگرتووە بەرهەمهێنەرێکمان وەرگرتووە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە. ڕەزا نەسڕوڵڵاهی خاوەن کارگەی بەرهەمهێنانی کەلوپەلی کارەبایی لەگەڵمان ئامادەیە لە شوێنی پێشانگاکەی هەولێر وسڵاو لێبێ. کاک ڕەزا، هەڵبەتە دکتۆر ڕەزا نەسڕوڵڵاهی، دکتۆر پێمان بڵێ ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشانگاکە بوو، پێتان چۆن بوو؟ پێشانگاکەتان چۆن بینی؟ سلااوتان لەبێ زریان خان، ئینشەڵڵا هەر سلامەت بن، دەستان خۆش بێ. پیشانگاکە وڵا ڕێژەیەکی زۆر بەشداربووی هەیە بە نیسبەتی ساڵانی پێشوو تێدادێکی زۆردر بەشدار بوون لە پیشانگا. ئەوڕۆ ڕۆژی ئەوەڵ بوو بە نیسبەت قەرەباڵغا و چاوەڕوان دەکرێت لەوانەیە لە ڕۆژانی داهاتووە لەوەش قەرەباڵغتر بێ. زۆر شەریکەی باش هاتوون بەشداریان کردووە بە تایبەت لە بەشی کارەباییات. باشە دکتۆر، ئێوە وەکو خۆتان ئامانجتان لە بەشداریکردن لەم پێشانگایە چی بوو؟ پێتان وایە کە لەم پێشانگایە ئەتوان چ دەستکەوتێکتان هەبێت؟ وەڵای جا لە پیشانگا بەشدار بووی هەر کەسێک کە بەشداری دەکات لە پیشانگا دەیەوێ ئەو شتەی کە دروستی دەکات لە مەعمەلی خۆی لە ئەو کارگای خۆی پیشانی خەڵکی بدا، بتوانێت ڕاستەوخۆ لەگەڵ مشتری دابنیشێ و ئەو شتەی کە ئەو دابینی کردووە ئەو دروستی کردووە پێنیشانی ئەو مشتریانێ بدا کە دێنە پیشانگا. باشە کاک ڕەزا، بێگومان کۆمپانیای بیانی زۆر بەشداریان کردووە لە پێشانگاکە، حتمەن ئێوەش بە تایبەتیلانی کەم لە بوارەکەی خۆتان سەردانی شوێنە جیاوازەکانتان کردو لە پێشانگاکە لە ڕووی کواڵیتی بەرهەمەکانەوە. هیچ جیاوازیەک بەدی ئەکرێت لە نێوان بەرهەمەکانی هەرێمی کوردستان و با بڵین ئێران لەگەڵەوە بەرهەمانی کە لە دەرەوەی ئەم ناوچەیە هاتوون بۆ نمونە لە ئەوروپا بەشداریان کردوە لە ڕووی کواڵیتی بەرهەمەکانەوە؟ وەڵا بەرهەمەکان بڕێک جیاوازن، ئەوانەی وا لە کوردستان و لە ئێرانەوە دێن بە نیسبەت لە هایتێکبوونە بڕێک کەمترن. ینی تۆ ئەو شتانەی مربوط بە سۆلار و مربوط بە وزەیە ئینڤێرتێر، شتانی مربوط بە ئێلکترۆنیات ئێلکترۆنیکی بێت، زۆرتر لە وڵاتانی وەکو چینەوە هاتوون. وەلی خۆ ئەوانەی وا کوالیتی مربوط بە هایتێکبوونیان کەمترە لە تورکیە و لە ئێرانەوە زۆر بەشداریان کردووە و بە نیسبەت ئەو شتەی تێدا دەبیندرێت کە وڵاتی چین بە تایبەتی زۆر ڕێژەیەکی زۆر بەشداریان کردووە لە بە تایبەت کارەباییاتە. باشە دکتۆر، باسی هایتەک و تەکنەلۆژیای نوێتان کرد. ئەم تەکنەلۆژیا نوێ لە بەرهەمەکانی خۆمانە لە ئاستێکی کەما ڕنگدانەوەی هەبووە یاخود نا بەرهەمەکان هەر ئەو بەرهەمە کلاسیکیانن کە تا ئێستا هەبووە و بەردەست بووە، هیچ ڕنگدانەوەیکی نەبووە لە بەرهەمەکانی بۆ نمونە ئێوە کە لە ئێرانەوە هاتوون؟ وەڵی ئێمە دەبێت شتێک قبول بکەین کە تەکنۆلۆژی ئلکترۆنیک شتێکە ناتوانین ئێمە بڵێن
وڵاتێکی وەکو ئێران حتا تورکیەش بتوانێت مقابلە بکات لەگەڵ وڵاتێکی وەکو چین چون ئەو شتانە هێندە تەکنۆلۆژیان لەسەرەیە لێرە ناتوانانی زۆر کاری لەسەر بکەیت و من پێم وا هەیە ئەگەر ئێمە بمانەوێت وڵاتانەمان هەموو پێشکەوتوو بوون چ وڵاتی کوردستان بەتایبەت و ئێران یا حتا تورکیە و عراقیش دەبێت لە ئلکترۆنیک پێش بکەوین ڕێگای پێشکەوتنی تەکنۆلۆژی لە ئلکترۆنیکەوە دەست پێ دەکات کە ئێمە بەداخەوە هەموو زەعیفی لە کارەبا نا ئلکترۆنیک شتێکە دروستکردنی شتی زۆر وردەکە لە نێو ئەو شتانەی کارەبایەتی جەدیدا هەیە. باشە دکتۆر بازاڕی هەرێمی کوردستان چ توانستێکی هەیە یان بە دیاریکراوی بە باشتر بڵم چ پۆتەنشیڵێکی هەیە بۆ بەرهەمەکانی ئێوە و کەسانی وەک ئێوە مەبەستمەوەی چیتان هێنا چی ئێوەی هێنا بۆ هەرێمی کوردستان بۆی کە بەرهەمەکانتان لێرە ساخ بکەنەوە؟ وەڵای خۆ بازاری کوردستان و بەعام عێراق بازارێکی زۆر پێویستی بە کارەباییات بۆ بەدایبەت خۆتان دەزانن لە دوای شەڕ و ئەوانەدا کە زۆری ئەو شتانەی کە ئەسڵ بووە لە کارەباییاتە هەموو تێک چووە و ئێستاش هەموو خۆشببختانە خەریکە ساز دەکرێتەوە نۆژن دەکرێتەوە بەو هۆیەوە هەموو شەریکەکان خۆیان ویستویانە لەو شوێنە بەشدار بن و لەو بەشەی کە نۆژەنکردنەوەی شار و بەخەرا و شتەی مربوط بە سەنعەت و ئەوانەیە بەشدار بن خۆشتان دەزانن لار حاڵات سەنعەت و ئەوانە بە پارە ڕەبتی هەیە و پارەش بە نیسبەت لێرە باشە. باشە دکتۆر ئەو بەرهەمانەکە لە ئێران دروست ئەکرێت بە هاوڵاتیانی ئێرانی ئەفرۆشرێت هەندێک جار گەرانتی ئەکرێت یا خزمەتگوزاری دوای فرۆشتنی هەیە. ئێوە کە بەرهەمەکانتان لە ئێرانەوە ئەهێنن و لە هەرێمی کوردستان ساغیەکەنەوە ئەم خزمەتگوزاریانەتان هەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش یان هەر پێیانە فرۆشن و تەواو؟ نا بەدڵنیاییەوە هەمان ئێمە شەریکەی خۆمان کە شەریکەی EMEە لە هەرێمی کوردستان ئەو شەریکەیە سەبت کراوە لە بەناوی کۆمپانیای ئێمە بەشدار هەین هەر مشکلێک بێتە پێشەوە حتا ئێمە دوو شەریکەی گەورەی ئێرانی بنێوی ئەلبۆرز کەیبل کابلی ئەلبۆرز و شەریکەی تێل ئالۆمتێک ئێمە ئەو دوو شەریکەیە بەنێوی ئێمە بێندۆر لیستن حتا ئەوانیش ئەگەر ئەو کارشتانەی کە دەینێرن کوالیتی لە خوارێ بێ ئێمە دەبێ بتوانین جواب دەینەوە هەر بەڕسمی نەک ئەوەی کە فقط قسە بێت ئێمە هەرچی هەیە هەمووی بە کوالیتیەوە دێت و دوای ئەوەش هەرچی پێویست بێ بۆ دوای پرۆژەکەش تا چەند ساڵیش ئێمە خزمەتگوزاری دواییمان هەیە. سپاس دکتۆر ڕەزا نەسڕوڵڵاهی خاوەن کارگەی بەرهەمهێنانی کەلوپەلی کارەبایی لە شوێنی پێشانگای بیناسازی هەولێرە کە لەگەڵمان ئامادە بووە. بەم شێوەیە کۆتایی بە هەواڵە ئابوووریەکانی ئەمڕۆ هێنین زۆر سپاس کابینەرمان.